گاوکو بحثا شاهنامه دوی یکسر فردوسی و شاهنامه وی تیبیره مروف. لی هیرو اما هول بدن بناسن که شاهنامه کردی چیه و جوازین شاهنامه کردی لگل یا فردوسی و لگل اویندن. چند جوره شاهنامه کردی هنه و هنک چیروک جه شاهنامه کردی ده هیرو تسیمینره که ده بین داناسین. شاهنامه کوردی و ئەوەی کە من پێزیاد بکەم شاهنامەی کوردی و جیاوازی لەگەڵ شاهنامەی فردەوسی و هەروەها پێگەی شاهنامە سیاوش گودرزی لیکولین لسر شاهنامه کردی کریه و دستانا رستم و زوراب جه شاهنامه شیروه دکه. ده دسپیکا سیمینره ده سیاوش داناسینه که گشتی لسر شاهنامه دده و هول دده دیار بکه که چند جوره شاهنامه هنه و شاهنامه کردی چیه؟ بەڵام بەگشتی شاهنامە باسی بێژگە لە بەسەرهاتی شاکان باسێکی میتۆلۆژیە باسی چیرۆکی کەونارانی وڵات خەڵکانی نیشتەجێی بڵێن ئێرانی کۆنا و هەرواتر بڵێن شەڕی نێوان پاڵەوانەکان و شاکانەکە و ئەو دژمنانەی کە بڵێن هێرش دەکەنە سەر ئێران دیارە مەبەستمان لە ئێران دەوڵەتی نەتەوەیی یا بڵێن چوارچێوەی خاکی چوارچێوەی دەسەڵاتی ئێرانی نییە بەڵکو خاکێکە کە لە کەونارانەوە کورد و فارس و نەتەوەکانی دیکەی تێدا ژیاوە کە سرنجی شاهنامە دەدەی چیرۆکەکانی زۆر زۆر یانە لە قۆناغی مێژووی زۆر جیاوازدا نووسراون بۆ نمونە چیرۆکی وای هەیە کە وەکو بیژەن و مەنیژە کە هەمان چیرۆکیش لە شاهنامەی کوردیدا هەیە کە پێی دەوترێت مەنیجە و بیژەن کە ئەمە بەپێی هەندێک لێ بڵێن لێ قسەی لێ کۆڵەرەوان دەگەڕێتەوە بۆ سەردەمی مادەکان یانە واتە چیرۆکەکانی شاهنامە لە قۆناغی زۆر جیاوازی مێژووییدا نووسراون لە بڵێن وتراون یان ڕاسترە بڵێن چون نووسراون نابێت یانە زۆر دواترش چیرۆکەکانی شاهنامە کۆکراونەتەوە د داناسینا شاهنامه فردوسی و حلقه سیستانی ده باسا گرینگی حلقه سیستانی دیگه. حلقه سیستانی لەو بارەوە گرنگە کە ئەویش وەکو شاهنامەی کوردی باسی شای تێدا نییە یانە باسی شاکانی ساسانی تێدا نیە باسی شاکانی ئێرانی تێدا نیە بەڵکو چیرۆکەلی گەلەرین کە کۆکرانەتەوە بۆ نمونە مەسەن یەک دوو چیرۆک هەیە کە ڕۆستەم و زۆراب هەرە مەشهورترین چیرۆکە لە شاهنامەدا کە هەم لە فردەوسیدا هەیە هەم لە شاهنامەی کوردیدا هەیە هەم لە حەڵقەی سیستانیشدا هەیە ئەلبەتە بە شێوازی جیاواز و بە نێوەرۆکی جیاوازیشەوە ناڤەڕۆکا شاهنامه کردی لەگەڵ شاهنامه دن دگەلک وەڕاندا جودەیە. شاهنامەی کوردی بە پێچەوانەی فردەوسیانە پێش هەموو شتێک دەتوانین بڵێن کە بە هیچ شێوەیەک مێژووی شاکانی ئێرانی تێدا نییە ڕاستە شاکانی ئێران هەر لە ناو چیرۆکەکاندا بۆ نمونە لە چیرۆکی ڕۆستەم و زۆرابدا لە سەردەمێکدا کە کەیکاوسشای ئێران هەبووە چیرۆکان هەبوون بەڵام هیچ پەیوەندی بە کەیکاوشاوە نییە یانە باسی بەسەرهاتی کەیکاوشای تێدا نییە یا پێش لە کەیکاوشا کێ بووە یا بڵێن باسی کرۆنۆلۆژیای شاکانی ئێران نییە. فۆرما نویساندنە شاهنامه کردی متنێوێ و بنگەها وەیە میتۆلۆژی هەنێکن ژوان جیاوازیان. تایبەتمەندی یەکەم لە شاهنامەی کوردیدا کە دیارە زمانە شاهنامە کوردیەکان بە زمانی کوردین چ ئەوانەی نووسراونەتەوە بە شێوەی نووسراو هەیە چ ئەوانەش کە بە شێوەی سەرزار هێشتا ماون دوایش فۆرمی شێعرە جێگەی سرنجەکە یانە فردەوسی 1000 ساڵ لەمەوبەر کاتێککە جارێکی دیکە شاهنامە ئەنووسێتەوە فۆرمی شعریانە لەبارەی جوانناسی شعریەوە ئەو عروزی عەرەبیە یانە بڵێن داڕشتنی شعرەکان بنەمایەکی عروزی عەرەبی هەیەیانە لەسەر ئەو ئەساسە داڕێژراوە هەرچی گەرچی شاهنامەی فردەوسی ئەو پەڕی هەوڵی شاهنامەوە بوو کە زمانی فارسی زیندوو کاتەوە یانە بۆ نمونە لێکۆڵان باسیەوە دەکەن کە لە هەموو شاهنامەی فردەوسیدا فارسیدا ڕەنگە چەند پێم وایە باسی 50-60 وشەی عەرەبیە کرێت تێدا بێدەنا هەمووی دیکەی بڵێن فارسیە بەڵام بە پێچەوانە فۆرمی داڕشتنی شعرەکان فۆرمی عەرەبی هەیە بەڵام کوردی فۆرمێکی تەواو کوردی هەیە تایبەتمەندێکی دیری شاهنامەی کوردی ئەوەیە کە
لە شانامەی فردەوسی جیاکاتەوە ناوەڕۆکە مەتنەکانیش تەواو لە یەک جیاوازن زۆر جار تایتڵی مەسەن چیرۆکەکان یەکن بەڵام مەتنەکە زۆر جیاوازن مەتن باسی شتێکی تر دەکات وەکوتم بۆ نمونە لەباری مەتنەوە شێوەی زارەکی لە شانامەی کوردیدا هێشتا پارێزراوە شانامەی کوردی هەمووی بە پێی بێروزی چەمانارە کە کاگنەوزادیش ناوی برد ئەو دکتۆراکەی 2 مانگ لەمەوبەر لە سەر شانامەی کوردی تاوا کرد ئەو پێ وایە شانامە هەمووی 300 ساڵ یانە نابێ مێژوویان کە نووسراونەتەوە بەڵام بە هەزاران ساڵ بە شێوەی لە شێوەی زار هەبوون بیت بۆکو بیت بێژی وتراون بڵێن فۆرمی ئۆرژینەڵە کە هاوکات بڵێن فۆرمێکی ئێرانیە لە باری شعریەوە دوای لە ناوەڕۆکیشدا جیاوازە وە جیاوازیەکەی لە ئەساسدا لەگەڵ هی فردەوسی ئەوەیە کە شانامەی کوردی چیرۆکان زۆرتر دەچنە بواری میتۆلۆژیەوە شەڕی شاکان دێوە شەڕی دێوە لەگەڵ دێ و ئەمە بۆ خۆی یانە ئەم جۆرە هینا ئێمە بۆ بوونە داستانی جێرمەنیمان هەیە لە ئەوروپا داستانی کۆنی جێرمەنی و بۆ نمونە لە ئەوێستادا هەندێک چیرۆکی بەو شێوەی میتۆلۆژی هەیە کە ئەمانە شانامەی کوردی لە شێوازێکی بەو شێوەیانە بڵێن لەسەر ڕێچکەیەکی ئاوا وەختی خۆی هاتووە و بەردەوامی کردووە یەک ji çîrokên şanameya Kurdî destana Rostem û Zorab e. Di lêkolîna xwe de Siyaweş Goderzî taybetmendiyên vê destanê dê şanameya Kurdî de dide ber heman destan dê şanameyên din de. بۆ نمونە لە هیندا لە داستانی ڕۆستەم و زۆرابدا تەهمینە دایکی زۆراب کاتێککە زۆراب بەدەستی باوکی ڕۆستەمە کوژرێ شینگێڕەیەکی هەیە کە شێوازی چەمەری هەیە ئەم شێوازی چەمەریە تەنها لە کوردستاندا هەیە بڵێن لە هەرێمی زاکرۆسدا هەیەوە لە شوێنەکانی دیکەی ئێراندا نییە Formên siyanî yê ku di Rostem û Zorab de hene di avêsta de jî hene. شانامەی فردەوسی بۆ نمونە فۆرمەکانی دوانین مەسەلەن ڕۆستەم و سۆراب ڕۆستەم و ئەسفەندیار بیژەن و مەنیژە بەڵام هەندێک لە شانامەی کوردیدا چیرۆکێک هەیە کە سیانیە یانە لە باتی ئەوەی کە قارەمان دوودانە بێ سیانە داستانێک هەیە بە ناوی زەرعەلی زەرداد و زەرپۆش مەسەن ئەم فۆرمە شعریە لە شانامی فردەوسیدا نییە لە حەڵقەی سیستانیشدا نییە Bi du coreyên şanameyên Kurdî hene û bi gelek zaraveyên Kurdî hatine nivîsandin. جۆرێکی ئەوەیە کە نووسراونەتەوە ئەوانەی کە نووسراونەتەوە نزیک بە وەکووتمان 200 ساڵ لەمە بە نووسراونەتەوە بەڵام بەدەیان یان ڕەنگە بە سەدان شانامەی دیکەمان هەیە کە زارەکین و ڕەنگە هێشتا نووسرابێن بۆیە بە پێی لێکۆڵینەوەیە کە چەمان ئارا کردوێت یانە نە لێکۆڵینەوە ئەوە دەستی هێناون بێروزی چەمانارە لە بەرکاری دوکتراکەی خۆی وەختی خۆی لە کوردستان گەڕاوە لە ڕۆژهەڵات گەڕاوە و لە باکوور بە تایبەتی دواتریش ئەلبەتە چۆتە ئەرمەنستان وانەش هەر بە شوێنی نوسخەی کۆندا گەڕاوە ئەو 64 دانە شانامەی پەیدا کردووە یانە کە نووسراونەتەوە ئێستا 64 نوسخە لای چەمان ئارا هەیە کە چیرۆک باسی چیرۆکەکانی شانامەی تێدایە و دیارە نوسخەیەکیش کە ئەو نەیدیبوو ئەوەیە کە نوسخەیەکە لای من هەیە کە دیارە من دواتر ئەو یەکەم کتێب کە لەسەری بەڵام چیرۆکی ڕۆستەم و زۆراب دروستم کرد لەسەر ئەساسی ئەو دەستنووسەیە Ji ber gelek egeran çîrokên şanameya Kurdî bi awayên curecûr hatine nivîsandin. جار شانامە خوێن کاتێک کە لە شەونشینیەکدا شانامەی خوێندوێتەوە ڕەنگە هەندێک جاری هەندێک شوێنی سانسۆر کرد بێت بۆ نمونە هەندێک بەشی ئێرۆتیکی مەسەلەن چیرۆکەکەی لەبەر ئەوەی کە ژن و منداڵ لە مەجلیسەکەدا هەبووە نەخوێنبێتەوە بۆیە جیاوازی لەگەڵ ئەو شانامانانی کە بە نووسین هەیە لەو بارەشەوە هەیە کە بۆیە بەڕاستی شانامەی کوردی ئەگەر بڵێ بەدەیان شێواز بەدەیان جۆر کە من دواتر دێمە سەرەوەی کە بە زاراوەکانیش بە هەمان شێوە کە ئەوەندە دەوڵەمەند ئەنە پێویستە بەوەی کە گروپی ڕەنگە 100 کەسی لەسەری لێکۆڵینەوە بکەن بۆ ئەوەی کە هەموو لایەنەکانی شانامەی کوردی دەربخەن و ساقی بکەنەوە Di şanameya Kurdî de hinek ji dêm û prînsîpên olên Kurdan diyar dibin. شانامەی کوردی ڕاستیەکەی تایبەتە بە هەرێمی بڵێن کرماشان زۆرتر
و زاراوەی گۆرانەی بنەمایە بۆ شانامەی کوردی یانەمە شتێکە کە ئێمە ناتوانین ئەوەی بکەین لێ غافڵ بین بۆیە کاریگەری ئاینی یاری یان بڵین یارسان زۆر بەسەر شانامەوە هەیە بۆ نمونە ڕۆستەم و زۆراب و ڕۆستەم و ئەسفەندیار دوو چیرۆکی شانامەن کە هەردووکیان لە سەرنجامدا هەن بۆیە ڕۆڵی ئاینی یارسان حتا لە ناوەڕۆکی خودی چیرۆکەکانی شانامەشدا هەیە بۆ نمونە باسی دەزانین دووناو کە لە یاریدا پێ دەڵێن دووناودون یا تەناسۆخ یا ڕێنکەراشون کاتێکە ئینسان دەمرێت ڕۆحی ئینسان دەچێتە بوونەوەرێکی دیکە چە ئینسان بێت چە حیوان بێت چ بوونەوەرێکی دیکە بێت ئەمە تەواو لە چیرۆکەکانی شانامەدا ڕەنگی داوەتەوە ئەنە گرنگەکە ئەمە لە شانامەی فردەوسیدا نییە ئەمە لە هەڵقەی سیسانیشدا نییە Di şanamaya Kurdî de çîrokên evîndarî di navbera zarokên cotiyaran û malmezinan de rû didin û her wiha cîyografiya Kurdistanê diyar dibe. بۆ نمونە باسی کێوی بێستوونی تێدایە باسی هەندێک هەرێمی تێدایە کە ئەمە زۆر ڕاکێشە لە شانامەی فردەوسیدا کە ئەو شتانە نییە ئەمە بڵێن بە جۆرێک لە باری جوگرافیشەوە مەسەلەن شانامەی کوردی دیسانەکە بڵێن ناو و شوێن و هەڵکەوتەکانی کوردستانی تێدایە کە ئەو پێناسەیە بە شانامەی کوردی دەدان Destana Rostem û Zorab di şanameya Firdewsî de bi awayekî trajîk bidawîtê û ji vê destanê re tê gotin xemname. Lê di şanameya Kurdî de dawiya heman destanê bi rengekî din e. بەڵام من پێم وایە ئەمە لە ڕێنکراشون و لە بڵێن کاریگەری ئاینی یاریەوە ئەم ناوەڕۆکی ئەم چیرۆکانە گۆڕدراون ئەم چیرۆکێکی خەم نییە ژیان بەردەوامە یانە ژیان بە کوشتنی کەسێک تاوە نابێت بەڵکو ڕۆحی ئەو کەسە دەچێتە جلدی کەسێکی دیکە بەڵام لێرەدا کەسێکی دیکە لەدایک دەبێتەوە بۆیە چیرۆکە بەردەوامە یانەتە ئەو هەستی خەمناکی و ناڕەحەتەیە کە لە چیرۆکێکی دیکەدا بەڵام لە چیرۆکی ڕۆستەم و زۆراب لە شانامەی فردەوسیدا هەبێت لە شانامەی کوردیدا نییە شانامەی کوردی بەگشتی بە شێوەزاری گۆرانی نووسراوە یانە وەکو بنەما گۆرانی بنەمایە بۆ شانامە بەڵام ئێمە شانامەی لەکیمان هەیە لە شانامەی لەکی چاپ بووە لە ئێراندا هەیە شانامەی لۆڕیمان هەیە شانامەی لۆڕی لە پاریس چاپ بووە شانامەی بڵێن هەورامی دوایە سۆرانی و کرمانجی سەروش هەیە Rostem û Zorab li hinek deverên Kurdistanê bi navê Rostemê Zal dihête nasîn. Di şerefnameya Bedlîsî de bas dibe, Seîd Newresîyê Kurdî bahs dike û her wiha di nav Kurdên Kafkazyayê de bi awayekî cude dihête danasîn. چون لە ناو کووردا ئەم داستانانە کە لە درێژایی مێژوودا هەبوون هەر منتەقە و هەر هەرێمێک بە شێوازی خۆی وتوێتەوە ئێستا ئەمەی بۆ نمونە ئەمەش بۆ خۆی بەڵگەیەکە کە ڕۆستەمی زاڵ یا شانامەی کوردی هیچ پەیوەندێکی بە شانامەی فردەوسیەوە نییە چون لێرەدا لەمەی ئەردۆخانی جەلیلدا چیرۆکی ڕۆستەم و زۆراب بە شێوازێکی دیکە هاتووە Di serdema me de şahnameya Kurdî bi gelek corayan hatiye nivîsandin û bi kurmanciya jorîn Edîb Polat bi şêweyekî nesir nivîsandiye lê guman dibe ku ew ji şahnameya Firdewsî hatibe wergerandin. ئەم کتێبە لە ڕاستیدا تەنها داستانی ڕۆستەم و زۆرابە و بەراوردکردنێک لەگەڵ ڕۆستەم و زۆراب لەگەڵ ڕۆستەم و زۆرابی فارسی یان شانامەی فارسی بەڵام ئێستا ئەم چیرۆکە لەگەڵ ئەو چیرۆکە لەگەڵ ئەوەی محەممەد ئەمینی ڕەشیدی حتا دوو بەیتیان وەکو یەک نییە یانە یەک چیرۆکە داستان یەکشدا لە مەتنیشدا هەندێک جیاوازی هەیە بۆیە ئەم پرسیارم لاس دروست بوو کە من هەڵ بدەم کە کتێبێکی دیکە کە هەندێک نوسخەی شانامەی کوردی لەم چیرۆکەدا لەگەڵ یەک بەراورد بکەم بزانم کە جیاوازیەکان چینوە بۆ جیاوازیەکان هەن ئەم بەراوردیەکە لەگەڵ سێ چیرۆک لەگەڵ بەراورد کراوە دێر بە دێر یانە دێر بە دێر دوو چیرۆکیان بەراورد لەگەڵ یەکتری کراون دوایش هەردوو چیرۆکەکە لەگەڵ ئەوی دیکە بەراورد کراوە دواتریش هاتووم هەر سێکیانم لەگەڵ ئەوەی فردەوسیدا بەراورد کردووە
و لە هی کرمانجیشدا ئەوەی ئەدێ پۆڵات خودی داستانەکە کە دەڵێکی هەندێک براوردکاریم کردووە کە ئەوەی ئەو ئاکامەی کە لێرە بۆم دەرکەوت کە ئەوەی کرمانجی سەروز لە فردەوسی وەرگیراوە لەوەدا زیاتر بۆم دەرکەوت. سیاوەش هەوڵ دەدا ku ciyawaziyên di navbera şahnameya Kurdî û yên din de diyar bike, bandora şahnameya Kurdî li ser nasnameya wêjeyî ya Kurdî diyar bike, bi sê awayan Rostem û Zorab nivîsiye û li gel heman destana di şahnameya Firdewsî de berawer dike. ئەوەی ڕاستی بێ من شانامەی فارسی ئەوەی شانامەی فردەوسیم پێشتر خوێندبووە من بۆ چوونێکی وام هەبوو کە شانامەی کوردیش وەرگێڕانێکیان شێوازێک لە شانامەی فارسیە بەڵام بە زمانی کوردی نووسراوە. خۆشحاڵم کە ئەمڕۆ بەشدار بووم لەبەرەوەی کە ئەمڕۆ زانیم کە شانامەی کوردی بۆ خۆی بەشێکی تایبەت لە ئەدەبیاتی ڕەسەنی کوردیە کە ساڵانێکی زۆر بگرە بەر لە شانامەی فردەوسیش یان هاوسەردەم لەگەڵەوان نووسراوە و بەشێکی گرنگ دەتوانێت لەو بارەوە لە زمانی کوردی بێ و لەو ڕێگەشەوە دەتوانێت بەشێکی گرنگ لە ناسنامەی نەتەوەی ئێمەی کورد بێ بۆیە گرنگە کە سەرنجێکی زیاتری بدرێتێ و خەڵکێکی زیاتر لێ ئاگادار بێ ئەوانەی بەتایبەت لە تەمەنێکی کەمتران زیاتر بچن بۆ لای و بیخوێنەوە و بیبین و بیناسن. ناوەڕۆکی باسەکەەوە بوو کە شانامەی کوردی چییە، جیاوازی لەگەڵ شانامەی فردەوسی چییە و هەرواتر شانامەی کوردی چ پێگەیەکی هەیە لە نێو ئەدەبیاتی کوردیدا و لەو ڕوانگەشەوە یا لەو سۆنگەشەوە لە نێو بڵێم چ پێگەیەکی لەسەر ناسنامەی کوردی بەگشتی هەیە. شانامەی کوردی لە ڕاستیدا سەردەمێکی دیاریکراوی نییە. ئێمە دوو جۆر شانامەمان هەیە، جۆرێکیان نووسراونەتەوە، جۆرێکیشیان هێشتا بە شێوەی زارەکین. شانامەی نووسرا و 300 ساڵێک لەمەوبەر نووسراونەتەوە تا ئێستا 35 نوسخەی نووسراوی شانامەی کوردی و دەستکەوتون هەن و بەسەدان جۆری زارێکیش. بەڵام داستان و ناوەڕۆکی چیرۆکەکانی شانامەی کوردی دەگەڕێتەوە بۆ هەزاران ساڵ لەمەوبەر، یان ئەمانە ئەو چیرۆک و داستانانە بوون کە بە شێوەی سەرزار هەبوون، بەڵام ئەوەی کە دواتر نووسراونەتەوە تەمەنێکی 300 ساڵیان هەیە، بەڵام وەکو چیرۆک تەمەنێکی هەزاران ساڵیان هەیە. هەنێک نویسکار هەنە دەبێژن ئەگەر شاهنامەیە فردەوسی ڤەژینا نەتەوەبوونا فارسانە وێ چاغێ مەموزینە ئەحمەدی خانی ڤەژینا نەتەوەبوونا کوردانە لێ ئەف تشت دیار دکە کو ئەم gelek tiştan ser şahnamaya Kurdî nizanin divê lêkolîn li ser bibin û bi nifşên nû bêne danasîn.